ولی جان حبیبی که نهاجیته جاری که دروب بکن راستی تراژدی که ما دروب دیجیان کرد چند ساله تکوشن دیدن بشاندم ما بی تراژدی درباستر تراژدی kurda Europe pire zaten görevi tekuşlama kas mezine kas bilinde kas kutsal rastiyan mezine mezine azaniye mali tavare tavare belki dişteki en piroz çiğ hani Romevi trajedi eşi imajiyan kri karşı bile tekuşnak efendinin meşandı felsefeye em jiyandıkın ruheke em jiyandıkın burada daha mesiri لێرکە بیسەرمانن سڵاوتان لێ بەم کاتتان باش بەڕێزان بە یارمەتی هاوکارانم هەواڵەکانی ئەمڕۆ شەممە 6 کانونیەکەمی 2024تان پێشکەشەکەین بیسەرمان بن. بەمبەستی شەرمەزارکردنی کۆمەڵکوژیەکانی پاریس بە پێشەنگایەتی تەژەکە لە پاریس ڕێپێوانێکی ناوەندی ساز دەکرێت بۆ بەشداربوون لە ڕێپێوانەکە لەدایان شاری ئەوروپاوە ئەمڕۆ کوردستانیان و دۆستانیان لەوێ کۆ دەبنەوە. ژنان و گەنجان گۆرانی شۆڕژگەڕیان بە یەک دەنگ دەڵێنەوە بەشداربووانی ڕێپێوان پۆستەرەکانی ڕێبەر ئۆجەلان بەرز دەکەنەوە و دروشمەکانی شەید نامرێ بژی سەرۆک ئاپۆ و ژن ژیان ئازادی تێدا دەڵێنەوە و تەبێژی ئەنجومەنی ژنانی ژیان لە لەندەن دەنیز پۆیراس دوێنێ ڕایگەیاندووە کە ئەنجامدەری کۆمەڵکوژیەکانی دەوڵەتی تورک سەرباری ئەو کۆمەڵکوژەی لە هەموو لایەنەکانەوە دەزاندرێ بەڵام دەوڵەتی تورک بە ئاشکرای باسەوە ناکا و هەوڵدەدا و تاوانە پەردەپۆشکە بەڵام ژنانی کورد دەستبەرداری ئەو دۆسیە نابن و لێپێچینەوەیان لێ دەکەن تێکۆشانی ژنانی کورد بە ڕۆحی سارا و ئەڤینەکان هەموو کات ئیلهام بەخشی ئازادی گەلانە. ئێمە بۆ ڕۆح و زانینەوە بەشداری لە ڕێپێوانی پاریس دەکەین هەروەها لە هەموو کانتۆنەکانی سویسراوە بەدەیان پاس لە دوێنەوە کەوتونەتە ڕێگە و لە باسێل کۆبوونەتەوە ئەمڕۆ بڕیارە کە ڕێپێوانێکی درێژ مەودا ئەنجام بدەن. هەر بۆ هەمان مەبەست هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کۆمەڵجوواکین کوردستان کەجەکە بە بۆنەی ساڵاتی کۆمەڵکوژی پاریسە و ڕاگەنرایەکی بڵاو کردوتەوە ڕایگەیاندووە گەلی کورد دژی کۆمەڵکوژیەکانی پاریس تێکۆشانێکی گرنگیان ئەنجام داوە درێژە بە تێکۆشان دەدەن بۆیە بانگەواز دەکەن بۆ بەشداربوون لە ڕێپێوانی ئەمڕۆ کە لە پاریس بەڕێوە دەچێت. کەجەکە دەڵێ کۆمەڵکوژیەکەی پاریس درێژەدانە بە پلانگەڕی نێونەتەوەی و لە چوارچێوەی قڕکردنی کورداندا پێکاتوە. بەم کۆمەڵکوژیە ویسراوە لە ئەوروپا تێکۆشانی ئازادی پێش نەکەوێ و لەگەڵ گەلانی بندەست جیهان و گروپە دیموکراتیە شۆڕژگەرەکانی ئەوروپا یەک نەگرن. لەلایەکی دیکەوە لە ڕێگەی بامانجگرتنی سێ هەواڵی ژنەوە کە پێشەنگی تێکۆشان بوون دەرکە و ئەم هێرشە دژی هێڵی ئازادی ژن ئەنجام دراوە و ئامانجیان ئاستەنکردنی هێڵی ئازادی ژنە ئەمەش دەری دەخات کۆمەڵکوژیەکەی پاریس بەردەوامی زیهنەتی قڕکەر و سەمکار و دژمنایەتی ژنانە. ڕاستەوخۆ لە پاریزەوە کەزبان دۆغان ئەندامی ژنی کورد لە ئەوروپا لەگەڵمان دەبێ خات و کەزبان سڵاوت لەبێ ئەم کاتت باش دەمەوێ پێمان بڵێ ئایا ئەو ڕێپێوانە دەستی پێ کردووە ئەمڕۆ چی دەکەن باسێکی ئەو زنجیرە چالاکیانەمان بۆ بکەی کەرەمی خۆت. دەلێگەلێکی سپاس ئەم باشوەرەژێ سلااو و ڕێز ئەم وەک گەلێ کوردیەک و دیاسپۆرای دژین بەرینەها بە 11 ساڵا
نه چلیا 2013 هذا سجنمه پیشنگ سجنمه سیاستمدار بله لوی قاده کولانه د بیرویا انفورماسیون کردستان ده جالی دولت ترک و هفکاری و هاتن قتل کردن اب 11 ساله د سری ده وک جنه کرد همان دمه ده وک گله کرد و دوست گله کرد اکو نرخ مروواهی ده پاریزن لهمبری وی به عدالتیا کو دولت فرانسا و ده همان دمه ده دولت نتوین یک بوی و این ناتوی بله کو وی کمکشیه د طاریه ده دهیلن و عدالت پیک ناینن لهمبری و او 11 ساله افگل دوی قاده ده دنگ خو بلندکی لگری ناوی حقیقت هیا نها ام لکولانا کو بیرویا انفورماسیون یا حواله ما ده هاتبنا قتل کرن بله اما ما شکه گرسیل ویدره بکن گل هدی بربر و تارکش برکو ایرو نتنه لفرانسای جی همی آلی اوروپای و گل ما به اتوپوزا به عربه به ترینه همی بربر و مشیان نا قات هاتیه داگرتن ساعت دور 11 ها مشه دست پی بکی و افناکش اصلا ننها سیه مهده جی سیه مها چله ده جی وک تفگراجنین کرد لحمیده وری اوروپای جبیلی فرانسا لبر سفارتخانه فرانسای چالکین پروتستوی هاتنا لدار خستن ایرو لبی قادنه نه مهده جی لهر دوری و چالکی هم بیرانینه و دیست همان دوی ده لدوی بیرویا انفورماسیونا کو حوالی ما هاتنا قتل کرنده چالکی ورنه لدار خستن باشە بۆ ڕۆژانی داهاتوو هەتاو کوێ نۆی چلە چی دەکەن ژنانی کورد لە ئەوروپا؟ کەسبان خانگەر لێمە؟ زاتن بەڵێ دکۆم کوژیادە بەڵێ کەرم کە بەڵێ کەرم کە دەنگێم کەرم کە دنافبرا بيسيونه ونه چلده وقت افگراجنن کرد دیسا دگل می کل دیاسپورا دیجنده جپازده ما قانون و یکمین لهر جیه کو ما برخستنن لکومله ما لسازین ما جیه شهیدا جبو بیرانین آماده کربون پشتی وینا که ام بیجن پانل و سمیناره گو هات نل دار خستن د 23 مهده zaten چالکی دیسا لهمبری کومکوجیا دیامین یا پاریس هات نل دار خستن ایرو شش مهده همی گرسیج اوروپای ل پاریس پشتی ویجی حیا نه چله لهر دوره کو ام برای خستنن لهر دوره اوروپای د سری د جی کومکوجی ل پاریس و چالکی پروتستوی ورنل دار خستن و سری د جی گوتو zaten د سی مهده جی لهمبری سفارتخانه کل اوروپا ای فرانسا دولت فرانسا چالکی پروتستوی ای به چلنگ رش هاتنل دار خستن حیا کو اف دوز نوی رونی کرن حیا کو عدالت بجی نوی گله کورجی د سری د جی وک جنې کورد ام ناسکنن باشه کەسبان خان بۆ خۆ دەزانی ئامانج لەم هێرشە ئاسەنکردنی هێڵی ئازادی ژن بوو تا چەند تەفگەری ژنی کورد لە ئەوروپا توانی ئەم پلانگێڕانی چورێک پێچەوانە بکاتەوە نها zaten erişa ku lehemberi de şahse seride hava sarada jiberku hava sara ne jineke jireze bu jineke tekoşer bu jineke berqadir bu da avakirna tevgera azadi ji seri hatta roja hati şehit kirin disa da haman demede da avakirna tevgera jina kurte ji seri hatta davi ku em dikarin bejin خویدانا هری زیده دایی کدا هری زیده دایی یا که خواه سرانسر رخستن کری سرانسر برخودان کری هوا سارا بودی صد آلی هم بیشن جبر کو براستی جی دم امروز بحثا و کمکوشیه بکی دوی امروز بحثا چما افجن هاتنه هدف کردن چما افجن پیشنگ بون جبر کو هر یک شوانا کشی دقادا خوده دکسایتا خوده جنین سمبول بون یعنی هوال روجبینجی کسی که به تناصر خواه ارتشا دیپلماسیه بو اگر نه ایرو فلسفه ری براپو ده همان دمه ده تفگر آجنا کرد به دروشمه آجن جیان آزادی لجیهان توایی بلا بو به ده سایا واجنا ده وی وکا وا ری حواله واده نه
هدف گرتنا وانا که او سرگرتنا و دوزه نه جرزیا لهمبری ذاتن دما ام دنرن دیروکا کو حواله مهاتن قتل کرنده پشتی شورشا جن یا روجاوای کردستانه اونجی دزانن کو شورشا روجاوا ده 2012 دبو قتل کرنا حواله مجی پشتی وب ساله که aslında ku tekoşina jina kurt ya ku ve belav bebe de şahse va havalada xlas kirin bu tafandın bu le berovaji venake çava de hemi şehide xoda ma tekoşini artım bilentir kiriye de haman deme de mesela damamurov bahs bike diroka tevgera jina kurd bahs bike ya ku peşenga haval sarabu بشهادتا بریتانا چاو ارتشا جن چیبو بشهادتا زیلانا چاو پارتیا جن هاتا وکرن بشهادتا هوا ساکنا روجبین و روناهی دجی دنگ جنا کرد تکوشینا جنا کرد ایدی جیهانی بو لا اگر جلاتینا یعنی بری حواله کما هوا روجبین بتنا سر خود دیپلماسیه دکر نها لحمید وری جیهانه جنن دوست ما جنن کو و د فلسفه او فکر و رمان ریبر اپو د دبینن دیپلماسیا گله مدکن دیپلماسیا تفگرا مدکن evna که جته و واته کو بری هر تشتی رخصتن کرن وک هوا ساراگوتی او تکوشین کرن جنها پدجی حیاکو او خون و خیال وایا کنی شما بله کەزبان خان گوێت لێمە باوەڕەکەم بەهۆی خراپی هەڵی ئینتەرنێت و قەرەباڵخێکە لە ناوپاریسا هەیە دەنگ نەگات ئەگەر هاوکارانم جارێکی دیکە بەلە گەشتەوە لای ئێمە کەزبان خان گوێت لێمە ئێستا گوێت لێمە بەلێ بەلێ لەگەڵ وەمە دەنگێتەوە دەنگ دێت دەمەوێت بپرسم تەفگەری ژنانی کورد پێشتریش بۆ کۆمەڵکوژی دووەمی پاریس ئەم پرسم لە میوانەکانم کردووە پێم خۆشە ڕای جەنابیشت بزانم لەم بارەوە تەفگەری ژنی کورد لە ئەوروپا چ بە دوواداچوونێکی جدیتر دەکا بۆ دۆسەی بەتابەتی هەردوو کۆمەڵکوژیەکە و لەسەریدا دۆسەی هەوا سارا چاوکنێ ئەم کەیسە بەلا ڕێدا نەبرێت دا عالیه ذاتن ام بیجن حقوقی ده بله پارزوانه کو وک ام بیجن باروی هاتنه گرتن جروجا دوسیای کمین یعنی کمکوشیای کمین یا هوا سارا روجبین روناهی و حتی کمکوشیا دویمین اندزانن دولت فرانسا پشتی کجر عمر گونه هاتا کشتن که اموسا دبینن وینا که سر دوسیای آسیکر لپشتی کو هیزن پاراستنا گل باجار دیانای ام بیجن اندام استخبارات ترک بدست خستن و بدفکی وانا که اف کم کجی قبول کرد و ام بیجن ری و ریباز و کم کجی اشکره کرن جبوه که جی دوزا دویمین 2018 ده هاته وکرن و 2018 و دولت فرانسا وک سرا دولتیه هرتم و بنداوتینه پیشیامه سرا دولتیه قریجیا دولتی هیا کمکوجیا دولتی هیا لهمبری وینا که جزاتن وقت گراجنین کرج 2013 حتی 2017 من نوبت عدالتی لحمی اروپایی گرتن ج 2018 و جی ام شوبتاری دوزینه دیسا ده همان دمه دجی نوبرا 2020 و 2021 ده موقت تفگراجن کامپانیا صدام 100,000 امضا بلا دیکتاتور اردوغان جسوجه قیرکرین آجناوری دارزاندن دا بوده سپیکرین سدمه مگلک بون لیک شوا سدمایا هری مزنجی کمکوژیا پاریسیا یکمین بو هنگی یا دومین چینه بو بله جهنگی و موقت دیسا بجنه پارزوان و سرلیدان خواه امضای که مدابون هفدو توپ کربون ما امبیجن دا هم دیوان عدالت اروپایی ده همان دمه ده جه مافی مروفا و درباره اردوغان ده ما دوز وکر بو ام هین شوبتاره وینا لبله ام ویجی ببیجن کو
کارو خبات ما اوروپا رخصتن بونا ما اگر ام پیش بخن امی کاربن و زخت و زورداری لسر و دولتا لسر و مجوی کفن پرست زایم پرست و اول پرست شی امی کاربن بکن جبوه که جا اصلا خودی درکتن دوست شوپاندن ده همان دمه در رخصتن کرنه خوره خستن کرنه در دوره خوره خستن کرنه و لهمبری حمید جمنا نرخ خوخ پاراستنه باشە دەنگ زۆرە بیستم لە چواردەورتەوە ئەتوانی پێمان بڵێ وێنەیەکی چواردەورت بە دەنگ بۆ بیسەرانی ڕادیۆی دەنگی گەل بگوێزیتەوە قەبارەی ئەو ڕێپێوانەی ئەمڕۆ لە پاریس بەڕێوە دەچێ شیمانە دەکرێت چەنێک بێ ئەو دروشمانەی دەوترێنەوە چین کێن ئەو کەسانەی کە ئەمڕۆ لەگەڵ کووردا بەشدارە بن بله ایرو هر سال ام به دروشمه که جدا تبلیوی وی چالاکی ارگانیزه دکنم دکارم ببیشن بله ای سال جی دروشمه همه جدا 2013 حیا 2024 فرانسا دطاریه دیا عدالت لکویه دروشمه همه وقت تفگر آجنیا ارگانیزه کرنه کمیته آماده کار اوه او جی بازده ما کانون حتی روکا ایرو و دروشمه لهر قاده و لهر داده ام بپرسن جبركو دولة فرنسا بري نها لهمبري جلك جنة بيشنج جنة لاتين أمريكا جنة إسبانيولي جنة جزائري ام بيجن جنة تاميلي اكو بيشنج بون لهمبري والفيدي كونكوجي بيك هاتيه لي برسينك تشينه بويا دوزك نهاتيه وكرن جارا يكمينه لفرنسا تشتكي وصاد به اصلا سرخستنا و دوزه ده همان دمه ده گلک دوزه کمکوژی لهمبری جنه پیشنگ اکول فرانسای هاتنه کرن و برسوا ویجی به او جی ورنه رونی کرن جبو ویجی پشتکری که پرمزن هیا ام بیجن نیزی 1000 کسی دیپلومات سناتور روشنبیر سیاست مداری بیانی تبلیغ چالاکیه ببین دیسا ارتشکه ج راگهاندنه هیا مروف دکاره ببیجه مشهد سپینه کریه اما جقادا گرادنور ده بر بقادا رپوبلیکه و بمشن ناوی قادا رپوبلیکه یعنی قادا کماره لویدر اولیمپیا ده گاوجا لویدر جان دارکا دنگه خو بلند کریه او 11 سالن جی جنه کرد لهمبری به عدالتیه دنگه خواه لوی قاده بلند کن میدیا جیانیکان امرو لوی آماده دبن بو رومال کردنی او ری پیوانه؟ بله توایی آماده دبن لویدره نهاوه که گومت سری ده جی گوتی ام جی قادا گرادنور ده تبلی دوست خواه سناتور، پارلمانتر، روشنبیر، سیاست مدار دیسا جنن جو ام بیجن نتویندی کم نتویندی اکود بندستی بند زخت و زورداریا و سیستما کپیتالیستا ادی تنه روح آزادیه ده تفگر آزادیه کرد دیتنه اتبلیوی چالاکی دبن براستیجی هرکاندنه که بزن هیا یعنی گلبر بقاده و دهرکه جبركو هر باجار هر ولات باجار باريس دوره گله ما نها قاد داگردیه zaten اگر پیش رژی ونه گهداری بکن تو دنگه لگرینا حقیقته دنگه لگرینا عدالته ویج کولان پاریس بر به همه جهانی بچین باشه وکو کجکه لراگن راوکی دا باسی کرده بو گلی کردو دوستکانی تاکو امرو دجی کۆمەڵکوژی پاریس تێکۆشانێکی گرنگیان ئەنجام داوە و ئەم تێکۆشانە هێشتا بەردەوامە ئەم هەڵوێستەی گەلەکەمان و دۆستەکانیان کەجەکەمان ژێ بۆ دابوو کە گەلێک بواتە و بە نرخە و پێویستە تێکۆشانەکە بەیەسر بکەینەوە سڵاوی ئێمەش وەکو ڕادۆی دەنگی گەل بۆ تەواوی ئەو کەسانەی کە ئەمڕۆ لەو مەشەدا بەشدار دەبن بە بۆنەی کار و خەباتەوە نەماتوانی کە ئەمڕۆ بەشدار بین بەڵام جێگەی دەستخۆشیە بۆ سرجەم و کەسانەی کە ئەمڕۆ بەشداری ئەو مەشە دەبن سوپاس بۆ تۆ کەزبان دۆخان کە ئەندامی ژنی کورد لە ئەوروپا کە ئەمڕۆ لەگەڵ ڕادۆی دەنگی گەلا بەشدار بووی امجی گلک سپاس دکن که دنگ ما گیشتان ده حواله ما گل ما در دور ما دکار و خبات و دجی ام سرکفتن دخوازم سرکوتن با ایواش روش باش شهیه هوالا سریا
heyecan etmesin, aile etmesin, konu etmesin şeklinde. Nasıl insan haşadıkın dünyada ilk geldiği bir has yani herhalde Ali teyze, Ali tanzimde, Ali gazete, siyaset meşahatinde, Ali yekbüyünde, Ali moral, Ali ahlak de bir şey moral bir insan. ماوەی 4 ڕۆژە سوپایڕاق بە هێزێکی زۆری سەربازیەوە هەڵیکوتاوتە سەر گەڕەکی نەورۆز لە شاری کەرکووک. ئێستا سوپا 7 خانوویان لەو گەڕەکە داگیر کردووە کە پێشتر هاوڵاتیانی کوردی تێدا نیشتەجێ بووە و گەڕەکەکە ڕادەستی پۆلیسی کەرکووک کراوە بۆ ئەوەی هیچ پشێوێک دروست نەبێ، بەڵام هێشتا سوپا لە ناو خانوە داگیرکراوەکانی گەڕەکەکە ماونەتەوە بۆ چۆڵیان نەکردووە. هاوکارمان بڕوا ئەزاد لە کەرکووکەوە ئەزلایڤێکی بۆ ئامادە کردوین و لەگەڵ کەسێکیشدا لەوێ قسەی کردو پێکەوە بیستە بین. بینەرانی ڕۆژنی و سڵاوتان لێبێ دیارە لە دوی ئەم مانگەوە سوپای عێراقی بە جێشێکی زۆر و بە هێزێکی زۆرەوە بە چەکی قورس و مامناوەندەوە هاتوونەتە ناو گەڕەکی نەورۆزەوە لە شاری کەرکووک. ئەم گەڕەکە 200 ماڵی کوردی تێدا نیشتەجێیە. دیارە لە دوای ساڵی 2023ەوە بە بڕیاری حاکمی مەدەنی عێراق پۆل برێمەر ئەم زەویانەوە ئەم خانوانە گەڕاوەتەوە بۆ وەزارەتی دارایی عێراق و لە ئێستادا سوپای عێراق بەبێ ئەمری دادوەر و بەبێ هیچ ڕێکارێکی یاسایی هاتوونەتە سەر خەڵکی گەڕەکەکە و داوایان لێکەن ئەم گەڕەکە چۆڵ بکەن و ئامانجیانە لەم گەڕەکە عەرەبی هاوردە و شۆڤێنی تێدا نیشتەجێ بکەن وەکۆی لە دوێنێ شەودا ڕوویدا بوو هەوڵیاندا بوو لە شوێنی 7 ماڵی کورد 7 ماڵی عەرەب نیشتەجێ بکەن و لە ئێهتاک و ئێستاش لە ناو 7 ماڵدا سوپا جێگیر بووە و بە هەوڵەکانی پۆلیسی خۆجێیی کەرکووک هەوڵدرا ئەو گرژەی کە خەریک بوو دروستە بوو لە نێوان خەڵکی گەڕەکەکە وەسپای عێراق ئارامتر بکرێتەوە دۆخەکە هەتا ئاستێک ئاسایی بکرێتەوە. من بۆ زانیاری زیاتر ئەڕۆمە لای یەکێک لە نوێنەرانی خەڵکی گەڕەکی نەورۆز دیارە ئێوە لێرە هەندێک بەڵگا بۆ ئێمە بخاتە ڕوو. کاک فەخرەدین سڵاوتان لێبێ. ئەوەی کە گرنگە ئێستا ئەم دۆخە چیە لێرە ئەگوزەرێەوە ئێوە چیڵن و بەڵگانی لە لای بەڕێسانە چییە؟ وڵای اینجا دۆخی لێرە گوزەرێ بەڕاستی دۆخێکی زۆر خراپە بە تایبەت بۆ سەر ئەم خێزانە کوردانەی کە ئێمە گەڕەکێکی کوردیە لە خواری کەرکووکەوە دیارە ئەمە قورسایەکی زۆری لەسەر ئەوان دروست کردووە. لێرە ئەمە تەماحکاریەکی وەزارەتی دیفاع و عسکەری کەرکووکە کورت و مختصر قیادەی عەمەلیاتوانەیە کە یانەیە ئەم گەڕەکە چۆڵکەن و خەڵکی تری لە سوێندانجا بەناوی تاالێ و بەناهشتا هەر بەڵام چۆڵکردنەکەی بە هامان سیاسەتی باسەکە چۆن دیەکانیان ڕوخان و خەڵکیان دەربەدەر کرد و ئەفال کرد بە هامان شێوە جێیشێکیان نایژوورەوە یعنی بەڕاستی ئەگەر جێی سەر سوورمان بوو چێش هاتوونە چەند خانەیەکیان داگیر کردو ناو گەڕەکەکەی و ماڵەکانیان دەرکردووە و سوپا وا لە زوورەوە ناو ماڵەکە بۆ خۆی جێشی عسکەر خۆی تیاداناوە پۆلیسش لە دەرەوە هەوڵەدا تەقالاکە گوێ لە پۆلیسوانە هەر ناگرن و هیچ بەبێ یاسا بەبێ هیچ بڕگەیەکی قانونی وان هاتوونەتە سەر گەڕەکەکەمان. مانگرتنی زیندانیان بۆ ئازادی ڕێبەرۆ جەلان لە 41مین ڕۆژدا بەردەوامە لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جەستی ڕێبەرۆ جەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 41مین ڕۆژدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆ جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە. چالاکیەکە لە ڕۆژی 41میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دووەم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆ جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کردووە و بڕیارە تاوەکو 15 شوباتی 2024ش بەردەوام بێت.
لا چارچە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرەوە جەلان چارەسەری سیاسی بۆ پرسیکوور هاوشێوەی ناوچەکانی دیکەی جیان لە شاری سلێمانی هەڵمەتی خوێندنەوەی کتێبەکانی ڕێبەرەوە جەلان دەستی پێکرد و داوای دەست بەجێ ئازادی جەستەی دەکرێت. و ئێمە لە شاری سلێمانی توانیمان لەگەڵ هەموو ئەو وڵات پارێزانەدا لێرە کتێبەکانی ڕێبەرەوە جەلان بخوێنینەوە و بیکەینە بابەتێک بۆ ئەوەی کە گەلەکەمان بە دوواداچوون بکات بۆ ئەو پەرتوکانەی کە ڕێبەرەوە جەلان نووسیوێتی بۆ پرسی چارەسەری کورد و بۆ کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوین بۆ پرسی پێکەوە ژیان کە بۆتە پرسێکی قورس لە ناوچەکەدا کە گەلانی ناوچەکە هەزاران ساڵە بە یەکەوە دەژین بەڵام ئێستا هەموو بوونەتە دوژمنی یەک و هەموو زلهێزەکان و داگیرکەرانی کوردستان دەیانەوێت ناکۆکی و ململانێ بخەنە نێوان نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوین و میزۆپۆتامیاوە کە هەزاران ساڵە بە یەکەوە ژیان دەکەن بەڵام ڕێبەرەوە جەلان بە پێچەوانەی ئەوانەوە توانی بەرگرینامەکانی ببێتە چارەسەریەک بۆ کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوین و کێشەی گەلان لە ناوچەکەدا. چەندین ساڵە دەوڵەتی تورک هێرش و بردومان و داگیرکاری دەکاتە سەر هەرێمی کوردستان و هەوڵاتیانی مەدەنی لە ژن و منداڵ و پیاوشەی دەکا و ژینگە و سروش دوێران دەکا وەچەکی قەدەغەکراوی کیمیایی بەکاردەنێ. مامۆستا کامەران عەلی مامۆستایانی جەخر لەوە دەکاتەوە کە بەرگریکردن لە خاکی خۆت جیهادە بۆیە هەر کەسێک مسلمان بێ یاننا مسلمان بەرگری لە خاکی خۆی کە شەهیدە. دەژڵێکێتی زانایانی ئاینی حیزبەکانی خوان داگیرکەران دێن لەسەر خاکی کوردستان و ورتیان لێوەنێ. بەتاکید ئێمە وەکو حیزبی شوعی کوردستان بە هەموو شێوەیەک دژی ئەم دەستدرێژیکاری و داگیرکاری و پێشێلکاری مافی مرۆڤین کە لەلایەن دەوڵەتی تورکیاوە کراوەتە سەر نەک تەنها ڕۆژاوای کوردستان وەلو لە ڕۆژاوای کوردستان زیاتر هێرشەکانی و داگیرکاریەکەی چڕتر کردوێتەوە ئەوەتە لە باشووری کوردستانیش بە هەمان شێوە ئەو دەستدرێژیکاری و کە ڕۆژانە ئەبینین بە جۆرەها چەک و بە پێشکەوتوترین چەک کە ئێستا ئەمڕۆ چەکێکی شاراوەیە ئەتوانین بڵین کە درۆنە دەستی گەشتۆتە هەموو شار و شارۆچکەکانی باشووری کوردستان بەڕاستی ئەمەش جێی دڵگرانی و جێی داخە کە نەڕای نێودەوڵەتی نە ئومەی متحیدە نە ئەو وڵاتانە نایەنە سەرخەت کە سنوورێک دابنێن بۆ دەوڵەتی تورکیا کە واز لەم پێشێلکاری و داگیرکاری و پێشێلکردنی مافی مرۆڤە بهێنێت. ئەوەتە لە سووریا لە ڕۆژاوای کوردستانیش بە هەمان شێوە کە دەستی کردو بە داگیرکاریکی زۆر کە ماوەیەکی زۆرە بەبێ ڕەچاوکردنی مافی مرۆڤ و بە هەموو شێوەیەک ئەمەش پیلانگێڕێکی نێودەوڵەتیە کە ئەگەڕێتەوە بۆ جینۆسایدکردنی گەلی کورد بۆ لە ناوبردنی گەلی کورد. ئێمەش بە هەموو شێوەیەک نەک تەنها ئێستا لەم کاتە پێشتریش هەر دژی ئەم هەموو داگیرکاری و پێشێلکاری و سنوور بەزاندنەی دەوڵەتانی ئەقلیمی بووین کە بەردەوام ئێمە بە جۆرەها چالاکی و بەیاننامە و بە یادداشتنامە بەشداریمان کردووە. کۆمەڵێک ڕۆژنامەوان مامۆستا چالاکوان و پارێزەری کورد بۆ ئازادکردنی سلێمان ئەحمەد هەواسازی بەشی عەرەبی ڕۆشنووس کە ماوەی 74 ڕۆژە لەلایەن پارتی دموکراتی کوردستان و ڕفێنراوە هیچ زانیارێک لەو بارەوە نیە ڕاگەنرایەکی بڵاو کردوتەوە و ڕایان گەیاندۆ کەمە ڕۆژنامەوانان و مامۆستا و چالاکوان و پارێزەر و لایەنگری ئازادی پێمان وایە و تاوانەی دژ بە سلێمان ئەحمەد دەکرێت دووبارەکردنەوەی ئەو سیناریۆیە کە لە دژی ڕۆژنامەوان شێروانی کراوە. دەقی ڕاگەنراوەکەی ئەو تێژە جیاوازانە کە بۆ ئازادی سلێمان ئەحمەد بڵاویان کردێتەوە بەم جۆرەیە هیچ زانیارێک لەبارەی هەواسازی ڕۆشنووی سلێمان ئەحمەدەوە کە زیاتر لە 2 مانگە لەلایەن هێزێکی یاساییشی گشتەوە لە دهۆکۆ دەستگیر کراوە. داواکارەکان بۆ ئازادکردنی سلێمان ئەحمەد بێوەڵامە و داواکاری زۆرێک لە پارێزەران بۆ دیداری و ڕۆژنامەوانە بێ ئەنجام بووە. پارێزەرەکان تا ئێستا نەیانتوانین سەبارەت بە دۆخی سلێمان ئەحمەد هیچ زانیارێک بەدەست بخەن و ئەوان وەکو کۆمەڵێک لە توێژی جیاواز کە داوای ئازادی سلێمان ئەحمەد دەکەن دووبارەکردن و سیناریۆیە لە دژی ڕۆژنامەوان سلێمان ئەحمەد بە درێژکراوەی هەمان سیناریۆی زیندانیانی بادینان ناوزەندیان کردووە و داواکەن کەرکێم و ڕێکخراو کەسێکە پشتیوانی لە ئازادی بکەن لە ناو خەو نێودەوڵەتیدا بە تایبەتی ڕۆژنامەوانان لە دژی و سزانە یاسانە بۆستنەوە کە لەلایەن حکوومەتەوە پەران پێداوە و ئەم کارە نایاسا